دکتۆر خۆی هەر ژیانی خۆش نەبوو لە ڕاستە یعنی گەتاش مەزرێشیانە ئەوەن ئاسان نابێت بەڵام تۆ بەلایانی کەمەوە بەری ئەو هیلاکەتی خۆت ئەخۆیت و دوای 8 ساڵ خوێندن دەستەکەی بە خزمەتکردن هەم بۆ خۆت هەم بۆ خەڵکی وڵاتەکەت و شارەکەت. مەسمە لای دکتۆر ڕەوا کە نوێنەریانە کاک دکتۆر داواکاریەکانی ئێوە چییە؟ هەڵوێستان چییە بێگەر بە قسەتان نەکەن؟ سڵاتانی قوربانیان تاوانەمە یەکەمین هەڵوێستمانیە لە ماوەی مانگی پێشوە بە بەردەوامی ئەومان ناو قۆناغ و قۆناغشتەکانکەین لە تا ئێستا ئیسجابەیەکی ڕوون نەبووە کە ئێمە دامەزرانمان کەی و چۆنە بێ بۆیە ئێمەش لە بەرامبەر ئەوەیە هاتوین خۆپشاندانەکەین و بەردەوامی شەبین لەم هەڵوێستانە تاوەکو وەزیری تەندروستی یاخود بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانیە بەدەم داواکانمان و ئەگەر مەسەلەکەشمان لە عێراق بێ یارمەتیمان مەفشارکەین. باشە لە ماوەی ڕابردووشە ئێوە گربوونەوە لە بەردەمی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی و هاوکات چوش لە بەردەمی نەخۆشخانەی شارەوە چ وەڵامێکتان درایەوە؟ تاکە وەڵام ئەوە بوو کە گوایە ئێستا شتەکان ڕادستی عێراقراوە بەڵام ئێمە پێمان وایە بەشێکی چارسەری ئەم کێشانەیە هێشتا لە وەزارەت خۆیەتی و لەگەڵەوەشا پێمان وایە پێویستە فشاری تاواتی کەن چونکە ئەم پرۆسەیە کە ڕەبتیە بە عێراق و لە مانگی 6 پارەوە ئەکرا بکرێ بەڵام ئێستا کاتۆتەم ئێرە دیارە خەمساردێکی زۆری تێکرێ. چەند دەرچوونیەوە؟ ئێمە لە سلێمانی 280 لە کۆی کوردستانیش 780. هەڵوێستان چێ بێگەر وەڵامتان هێنەوە؟ ئێمە لە ئێستا بەردەوامیمان هەیە بەردەوامیمانە بێت بەڵام هەر ئێمەش نابین بەڵکو پزیشکانی دامەزراویش لە مقیم و ئەقدەم و تەدارۆ جوانی کە خزمەتی نەخۆشەکانەکەن لە نەخۆشخانەکان ئەوانیش لە ڕۆژانی داهاتوێنە سەرخەت و لاگەری چارەسەرنەکردنیان بابەتە لەوانەیە لە 2-3 هەفتەی داهاتووە فشارێکی زۆر دروست بێت لەسەر کەرتی تەندروستی ئەم شارە و شارگانی کەش. وەکو دەرچوێکی دانەمەزراو هەڵوێستان چێ بێ کە دانەمەزرێنرێن؟ هەڵوێستمان چی بێ ئێمە بەردەوام لە داواکاریەکانی خۆمان بەردەوامە بین لە هەوڵدان و گرتنەبەری هەر ڕێکارێک و شێوازێکی تر هەیە کە ئێمە داوای بکەین. ئیتر تا ئێستا ڕێگاکەمان کە گرتومانەتە بەر خۆپشاندانەوە. تۆ لە ساڵی پارۆ کە دەرچووی خوێندنێ تاوا کردووە بە چیوە سەقاڵ بوویت؟ بڵم چی وەڵا لە ساڵی پارەوە لە سەرەتاوەکو هەموو دەرچوویەکی تر سەتای سراحەتەکەی بەڵام دواتر چاوەڕێکی کە دەستکی بەکاری خۆت و ئێمەش بە پێی ئەوەی کە هەموو ساڵەکانی پێشووتر و چەندێکە هەروایە کۆلێژی پزیشکی دەرچوەکانی دوای 3-4 مانگ دامەزرێن دەستەکەن بە ئێشکردنی خۆیان چاوەڕێی ئەوە بووین بەڵام بەداخەوە ئێمە ئێستا هیچ ڕێگایکی ترمان نەماوە و تانی ئێمە هەموو ساڵەکانی پێشووترمان بە خوێندنەوە بەسەر بردو و چاوەڕێەوە بووین کە بووین بە دکتۆر و خزمەت بکەین بەڵام هیچ هەواڵێکی نییە لە ئێستاە. بەردەوام قسەیەکە بووکە یاون ببە بە دکتۆر ژیانێ خۆشە بێ سەر دکتۆر ژیانی خۆشە؟ دکتۆر خۆی هەر ژیانی خۆش نەبوو لە ڕاستە یعنی گەتاش مەزرێشیانە ئەوەن ئاسان نابێت بەڵام تۆ بەلایانی کەمەوە بەری ئەو هیلاکەتی خۆت ئەخۆیت و دوای 8 ساڵ خوێندن دەستەکەی بە خزمەتکردن هەم بۆ خۆت هەم بۆ خەڵکی وڵاتەکەت و شارەکەت. وەرەسان خاتون جەنابێ لە حاڵەتێکە دانەمەزریت پلانە چییە بێت؟ واللهی يعني نامێ شۆ تەوەقعی کە بڵێ دانامەزرین چونکە هەموو ساڵە ئێمە هەر دامەزراوین ئیتر ئێمەش هەر بۆ ئەڕۆین ئەڵێن دامەزرین بەڵام وەڵاهی نازانم یعنی هیچ شتێکی وام نییە لە پلانانە بەرەوەی هیچ ئەزمونێکیشمان نییە بڵێن ئەڕۆین ئەچین ئیشێکی تۆبیکە ئەکەین ئیتر بۆیە تا ئێستا نازانم چێکم. باشە چیەکەی ئێستا بە چیوە سەقاڵی لە ماڵ دانیشتو یاخود لە شوێنێکی دیکە کارەکەیت؟ والله هەر لە ماڵم لە شوێنی کە هەچ شتێکی کە دوای گەڕێ ئەزمموی ئەوێ منیش ئەزمموونێکم نییە تاوەکو بتوانم. ئەگەر کات بگەڕێتەوە ئەو هەموو کۆشاکەیت بۆی کە بچیتە بەشی پزیشکی و ئەو هەموو هیلاگی پێوەی؟ والله بە ئەگەرێکی زۆرەوە بەڵێ حەزم لێ حەزم لە بەشەکەیە بۆیە هەروە ئەەکەمەوە بەڵێ. کاتەکەم دۆخابینی مەبەستی من ئەوەیە. والله بەکو چۆن بڵێ لەلایەکەوە لە بەشەکانی کە باشترە یعنی ها تعینەکەمان بە حیساب مسۆگەرە چەنە مسۆگەریش نەبووە تا ئێستا هەر نەبووە بەڵام تر خۆی حەز یەکەم شتە لای منەوە چکە حەزم لێیە تەنانەت دۆخەکە شێروا بێتتر یعنی چکە حەزم لێ هەر مەجبورم بێمەوە ئێرە.